کاک فەتاح زۆر سپاس بۆ هاتنە بۆ ستۆدیۆی بەشی کوردی دەنگی ئەمریکا. حەزەکەم وتوێژەکەمان یا دیمانەکەمان بە پرسیارێ سەبارەت بە پرسی دەستور دەست پێ بکەم. لە پەرلەمان لیژنەیەکی 21 کەسی سەرقاڵی داڕشتنەوە یا هەموارکردنەوەی دەستورن. بەڕای جەنابەت ئەو ئەنجامەی دەبێت کە شەقامی کوردی بیخوازێ؟ بەڕاستی پرسی دەستور لە هەرێمی کوردستاندا لێرە و دەست پێ ناکە کە 21 کەسی بۆ هەڵبژێراوە. پرسەکە پرسێکی ئاڵۆز و کۆنە و ئەمە دوو دەورەی پەرلەمانی تێدەپەڕێ دەستور بە معلقی دەمێنێتەوە لەبەر ئەوەی بەڕاستی بخلافێکی زۆر لەسەر ئەو دەستورە هەیە. ئەم لوژنەیەش بەڕاستی من پێم وایە دوو ئیشکالیەتی هەیە کە گرفت دەبن لە بەرامبەر ئەوەی کە بتوانن ئەرکەکانیان جێبەجێ بکەن. یەکەم پرسێکی یاساییە. ئەم لوژنەیە بەڕاستی دەسەڵاتی ئەوەی نییە دەستکاری دەستورێک بکات لەبەر ئەوەی ئەندام پەرلەمانەکان کە دەنگیان هێناوە پرسی دەستور لە ئارادا نەبووە. یعنی ئەم پەرلەمانە خودی ئەم پەرلەمانە پەرلەمانێکی هەڵبژێراو نییە بۆ نووسینەوەی دەستور. ئەمە مەسەلەیەکی یاسایی زۆر گرنگە. دووەم ئەمانە تەنها ڕاستە نوێنەراتی خەڵک دەکەن لە ڕێی پەرلەمانەوە بەڵام هەڵگری بچوونەکانی حیزبەکانیانن. یعنی ئەمانە لە ئاخیرا 4 حزبی 5 حزبی سیاسین کە دەستور با بڵێن مراجعی دەکەن و هەمواری دەکەنەوە. هەڵگیری ینی ژمارەکە هەرچوون بێت 5 دیدگا هەیە بۆ ئەمە. من پێم وایە کۆمەڵگای کوردستان لەوە فراوانترە کە تەنها بەو 5 دیدگایە پرسێکی وا گەورە با بڵێن ڕانگڕێژ بکرێت دەستور نابێت تەنها بەوێ. ئەوەی کە گرفتەکە ئاڵۆستر دەکات بەڕاستی ئەم لوژنەیە نەهاتووە سوود لە دەرەوەی خۆی وەربگرێ. ینی بێژگەلەوەی چە هەندێک ڕێکخرا و هەندێک ناوەند نامەیان نووسیوە یان یاداشتیان بۆ ئەو لوژنەیە نووسیوە ئەو ناتوە پەیوەندی لەگەڵ خەڵک بوو کاپ تایبەتی خەڵکی یاساناس خەڵکی ئەکادمی لاەنە سیاسیەکانی دەرەوەی پەرلەمان با بڵێن نووسەران و ڕۆشنبیران کورد کە بڕاستی کامە پێویست دەکاتن با بڵێن کۆکەرەوەی یان دەستور دەبێت کۆکەرەوەی بیر و بچوونەکان بێت. دەستور ئەوەی نەکردووە. بێژگەلەوە ئەمە لە خودی ناو ئەم 5 حزبەی کە ئەمریکایان پێس پێدراوە بەڕاستی بچوونی زۆر جیاواز هەیە و ئەم لژنەیەش بە سازان بڕیار دەدا کەواتە ینی هەر لایەنێک نەک هەر ئەندامێک هەر لایەنێک لەو 5 لایەنە کە ڤیتوی هەبێ ئەو لەسەر هەر شتێک لەسەر هەر مادەیەک ئەو مادەیە پەسەند ناکرێت. ئەمانە هەموو گرفتن لەوەی کە ئەم لژنێ بتوانێت ئەرکەکانی جێبەجێ بکات تایبەتی ماوەیەکی زۆر کورتیشیان لە بەردەم دانراوە. بەڕای جەناب لەو ماوەیەدا ناتوانن زۆر زەحمەتە بتوانێت لەو ماوەیەدا بکەن و لە کاتێکدا بەڕاستی ئێمە دەبواە زووتر ئەم ئەرکیان ینی ئەم هەنگاوەیان بەهاویشت باە لەبەر ئەوەی ئەمە تقریبا نزیک دوو ساڵ لە ئەمری ئەم دەورەی پەرلەمانی تێپەڕی دەبواە پەرلەمان یەکەم شت ئیشی ئەوە بواە. من پێم وایە نە کاتەکەی نە ژمارەکەی نە ئەو میکانزمانێک کە کاری پێدەکات هیچ یارمەتی دەرنین کە ئەمانە بتوانن دەستورێک بۆ خەڵک پێشکەش بکەن کە جێ ڕەزامەندی وە کۆکەرەوەی هەموو خەڵکی کوردستان بێ. ئەماژە بەوە دەکەی دەڵی بۆچوونی جیاواز هەیە لە بۆچوونی ئەو 5 حزبی کە ئێستا خەریکی هەموارکردنەوە و پێداچوونەوەی دەستورن ئەو جیاوازیان نەچین. ئەوەی من ئاگادارمە بەڕاستی دوو پرسی زۆر گرنگ هەن و کە ناوەڕووکی دەستورەکە پێکدێنێ لەسەر هەردوو پرسەکە ناکۆکی هەیە. پرسی یەکەم ڕاستی مەسلەی سیستەمی سیاسی لە هەرێمی کوردستاندا و دووەم پرسی پەیوەندی لە نێوان ئاین و دەسەڵاتدا. لە پرسی یەکەم وەک ئاگادارن پارتی دیموکراتی کوردستانی لەولانەیە کە کار بۆ ئەوە دەکاتن سیستەمەکە سەرۆکایەتی بێ. ئەگەر چی باسی ئەوە دەکەن کە دەبێ پەرلەمانی بێ بەڵام سەرۆک لە خەڵکەوە هەڵبژێرمە پێم وایە ئەمە تەنها جۆرێکە لە شاردنەوەی ڕاستیەکان ئەوەی کاری بوو دەکەن ئەوەی ئەوان تەرحی دەکەن دەستورێکی سەرۆکایەتیە و لایەنەکانی تر زیاتر لەگەڵ ئەوە کە دەستورێکی پەرلەمانی بێ وە گومان ئەمە دوو سیستەمی سیاسی زۆر جیاوازن و ئەوەی کە زۆربەی یاساناسەکانیش لە سەری کۆکن
چ لە تەجروبەی ملەتانی تر چ بوو هەرێمی کوردستان و بارودۆخی هەرێمی کوردستان زیاتر سیستەمی پەرلەمانی دەتوانێت با بڵێن سەرکەوتن بەدەستبێنەوە دەتوانێت باشتر هەرێمەکە سەقامگیرتر بکات و بەرەو تاکڕەوی و دکتاتوریەت نەڕوات. لە پرسی دووەمدا پرسی ئاین بتایبەتی لە دەستوری با بڵێن ئەوەی کە هەیە پرۆژەی دەستورەکەدا لە دوو خاڵ گرفت هەیە. لە مادەیەک کە باسی ئەوە دەکاتن هیچ یاسایەک نابێ دەربکەوێ دژ بە بنەماکانی و ئەحکامەکانی شریعەتی ئیسلام کە بەڕاستی ئەمە تەفسیری زۆر هەڵداگرێەوە بوو چوونی جیاواز لەسەر هەیە نەکتە لەسەر مادەکە لە خودی ئەحکامە سابتەکانی ئیسلام شریعەتی ئیسلام ئەمانە لەناو ئیسلامیەکاندا بوو چوونی زۆر جیاواز لەسەر هەیە بووە ئەمە بەڕاستی خاڵێکی جێی ناکۆکیە وە لەلایەکی تر لە پرسی باری کەسیەتی کە لە دەستوردا باسی ئەو دەکاتن کە لەلایەک با بڵێن لە پرسی باری کەسێتیدا پەیڕەوی هیچ یا با بڵێن بنەمەکان هیچ ئاینێک لەسەر ئاینێکی تر پەیڕەو ناکرێ و لایەکتر باس ئەو دەکات کە هەر ئاینێک بە پێی ئاینی خۆی دەبێت پرسی باری کەسێتی لە ڕووی یاسایی وە چارەسەر بکاتن. بەشێکی زۆر لە لانە سیاسیەکان و لە کەسایەتی و ڕێکخراوەکانی کوردستانیش پێیان وایە پرسی باری کەسێتی دەبێت بە مەدەنی بکرێ و بۆ هەموو هاوڵاتیان وەکو یەک بێ و لە دەرەوەی یاسا لە دەرەوەی با بڵێن بەڵگەنامە ڕسمیەکان هەموو ئاینێک و هەموو کەسێک ئازاد بێت لەوەی چۆن باری کەسێتی خۆی دەگونجێنێ بەو مەفهومەی کە تو لە یاسا لە مەحکەمە باری کەسێتی لە پرسی زەواج و تەلاق و میرات و ئەوانی تر هەمووی وەکو یەک بێ بەڵام تو لە دەرەوە ئازادی با بڵێن لە زەواج لای مەلا دەکەی لە کەنیسە دەکەی ئەکە ئەمە بەڕاستی لەلایەک یەکسانی لە نێوان هەموو هاوڵاتیەکاندا جێگیر دەکات و لایەکیش ئازادی تاکە کەسی وەکو کەسێکی پەیڕەوی هەر ئاینێک با بڵێن ئەوش زامن دەکاتن. لەسەر پرسی سیستمی فەرمانڕەوایەتی لە هەرێمی کوردستانی عێراقدا ئەگەر وەکو گریمانەیەک دای بنین پارتی دیموکراتی کوردستان توانی بیسەلمێنە کە سیستمی سەرۆکایەتیە و بڕیار درا بە سیستمی سەرۆکایەتی کاتێک کە سەرۆک لەلایەن خەڵکەوە هەڵدەبژێرێ ئیدی بەڕای جەنابە پێویست بۆ دەکا کابینی حکوومەتی شتە بێ یا سەرۆک خۆی دەتوانێت حکوومەت پێک بێنێ و کاروبارەکانی وڵاتیان خۆی بەڕاستی ینی ئەوەی لە دنیادا باوە دوو سیستەمی سیاسیان سیستەمی سەرۆکایەتی و سیستەمی پەرلەمانی تەنها لە هەندی لە فەرەنسا کە سیستەمێکی تێکەڵ هەیە کە زۆربەی لە یاساناسەکان پێ دەڵێن سیستەمی لادەر ئەوە لە سویسرا سیستەمی جەمعیە هەیە کۆمەڵە هەیە کە ئەوی سیستەمێکی تۆزە جیاوازە بۆیە من پێم وایە بۆ هەرێمی کوردستان دەبێ سیستەمێکی پاک یان سەرۆکایەتی بە پێی بنەما با بڵێن ناسراوەکانی سیستەمی سەرۆکایەتی یان سیستەمی پەرلەمانی وەکو پەرلەمانی خۆی من پێم وایە تێکەڵکردنی ئەم سیستەمە جۆرێک لە با بڵێن بەریەککەوتنی دەسەڵاتەکان دروست دەکاتن بۆیە هەڵبژاردننی یەکێک لەو سیستەمانە باشترە لە هەڵبژاردننی سیستەمێکی تێکەڵ کە وەک باسم کرد بەشێک لە یاسانازەکان حتا لە فەرەنساش پێ دەڵێن سیستەمی لادەر ئەم بەڵام ئایتر پێویست بە حکوومەتەکە ئەگەر بێگومان کاک سەرۆکایەتی بوو من بۆیەوە باسم کرد لەبەر ئەوەی کە با بڵێن زانراوە و هەموو کەسێک ئەوە دەزانی سیستەمی سەرۆکایەتی پێویست ناکاتن سەرۆکی حکوومەت و حکوومەت بەو شێوەی هەیە کە ئێستا لە هەرێمی کوردستانە یەک چووکەمە بەشێکە لە تایبەتمەندیەکانی سیستەمی پەرلەمانی بۆیە کە سیستەمی سەرۆکایەتی بکە کە سەرۆک متمانەی لە خەڵکەوە وەرگرت خۆی دەتوانێت حکوومەتێک پێک بێنێ و خۆی سەرپەرشتی با بڵێن حکوومەت و بەڕێوەبردننی ینی با بڵێن دەسەڵاتی جێبەجێکردن هەموو لای سەرۆک دەبێت. کاک فەتاح لە یادمە هاوڕێیەکی ڕۆژنامەوانم ڕۆژێک پێی گوتی لە هەرێمی کوردستانی عێراقدا ناکۆکیەکان لە نێوان لایەنە سیاسیەکانە ئێجگار زۆرترن لەو زەمینە هاوبەشانەی کە لە نێوانیاندا هەیە. بەڕای جەنابێ ئەگەر وایە لەو هەموو ناکۆکیە سیاسیانەدا هەرێم دەتوانێت بگەنە ڕێکەوتنێک کە بەرژەوەندی گشتی تیادا ڕەچاو کرابێ نەک بەرژەوەندی لایەنێک یا لایەنێکی تر. بەڕاستیەوە ڕوونە ینی جیاوازی لە بیرروبووچوون لە زۆر پرسی چارە نووسازە لە نێوان لایەنە سیاسیەکانی کوردستاندا هەیە
و ئەمە لە کاتێکدایە کە بەڕاستی کە هەرێمی کوردستان ڕۆبەڕووی قەیران و مەترسی زۆر گەورە بوویتەوە چ لە ڕووی قەیرانی داراییەوە چ لە پرسی با بڵێن ڕۆبەڕووبوونی تیرور و شەڕی دژ بە داعشەوە. بەڵام من پێم وایە ئەگەر ئیرادەیەکی سیاسی هەبێ دەرفەت هەوەیە کە لایەنە سیاسیەکان ئەنی ڕووبەڕێکی هاوبەش بتایبەتی کە چارە نووسمان بەیەکەوە دەبەستێتەوە دەتوانێت کۆکەرەوەی هەموو لایەنە سیاسیەکان بێ. بەڵام ئەمە بەڕاستی پێویست دەکاتن کە باز بەسەر بەرژەوەندیە حزبی و تاکە کەسیەکان بدرێ و ئێرادەیەکی ڕاستەقینە و نیازپاکانە هەبێ لە نێوان لایەنەکان. ئەمە ممکنە ناڵێ ممکن نیە بەڵام ئاسانیش نییە بەهۆی ئەم جۆرێک لە بێمتمانیە کە تا ئێستا لە نێوە لایەنە سیاسیەکاندا هەیە. من پێم وایە دەرفەتێکی باش هەیە و ئەم مەترسیانێک کە ئەمڕۆ لەسەر هەرێمی کوردستان هەن دەبێ ئەویش هاندەرێک بێ بۆ ئەوەی کە بەڕاستی لایەنە سیاسیەکان تەجاوزی ئەم بێمتمانەیە و ئەم بیرتەسکی خۆیان بکەن بۆ ئەوەی بتوانن ئەم قۆناغا بەسەرکەوتووی تێپەڕێنین. لێرە و لەوێ گوێمانەوە دەبێت کە دەگوترێت جارێکی تر هەرێمی کوردستانی عێراق لە بەردەم دابەشبوونی بەڕێوە بردندایە ئەو سیستمی کە پێشتر دوو ئیدارە هەبوو لە هەولێر و لە سلێمانی. بەڕای جەنابە سەرکردەکانی کورد لە باشووری کوردستانە ئەزمونێکی لەو شێوەیە دووبارە ئاکەنەوە. وەڵای بێگومان کەس تەمەنە ناکا بەڕاستی ئەمە کەس ئومێدی پێ ناخوازێ و من پێم وانییە بەڕاستی بارودۆخەکە گەشت بێتە ئەو قۆناغا ئەگەرچی ئەمە ینی ڕاستە بە ئاماژە پێدراوە لە هەندێک لێدوانی سیاسی هەندێک چاودێری سیاسی هەندێک خەڵکی شارەزا هەز دەکەن کە جۆرێک لە بیرکردنەوەی وا لە با بڵێن ساحەی سیاسی کوردستاندا هەبێ. من پێم وایە ئەمە مەترسیەکی زۆر گەورەیە کە هیچ لایەنی سیاسی باوەڕ ناکەم جورئەت بکاتن با بڵێن ئاستی ناکۆکیەکان بگەیتە ئەوەی کە دیسان هەرێمی کوردستاندا بەش بکرێ. ئەمە چاوەڕوان خەڵک بەگشتی چاوەڕوانی ئەوەن کە ئەو بەشە با بڵێن کە تا ئێستا نەگەڕانێتەوە سەر هەرێمی کوردستان بگەڕێنەوە سەر هەرێمی کوردستان نەک جارێکی تر هەرێمی کوردستان دوو بەش بدەوە. من پێم وایە هەر لایەنێک ئەوە بکاتن جۆرێک لە ئەنتیحاری سیاسی دەکاتن و نەک تەنها خۆی سوودی لێ نابینێ بێگومان خۆی و لایەنە سیاسیەکان و هەرێمی کوردستان زەرەری گەورەی لێ دەبینێت. بەڕای جەنابە ئەگەر هات و پرۆسەی هەموارکردنەوەی دەستور کۆتایی پێهات پێ دوایە دەستوری نوێ بتوانێت چارەسەری ئەو جۆرە ناکۆکیانە بکە پێ دوایە دەستوری نوێ بتوانێت پەیوەندی نێوان لایەنەکان دیار بکە دەستورێک بێ بە شێوەیەک تەنانەت پەیوەندی نێوان خەڵکو و دەسەڵاتیش دیار بکە. خۆی بەڕاستی ینی عێراقیش دەستوری هەیە بەڵام چی لە دەستوری عێراق جێبەجێ کراوە. ئومێد دەکەم تەجروبەی عێراق لە کوردستاندا دووبارە نبتەوە بەڵام ئێمە بە حکمی ئەوەی کە لە ناو واقعەکەدا دەژین زۆر جار نەک تەنها دەستور زۆر بەشێک لە یاساکان کە پەرلەمان پەسەندی کردوون و حکوومەت ئیلزام کراوە بە جێبەجێکردنی بە شێوک لە شێوکانیان حکوومەتیان دەسەڵاتی دادوەری بە هەر ڕەنگێک بێت خۆی لێ دەدەستەوە جێبەجێ ناکات دیارترینیان لەوانەیە یاسای کاری ڕۆژنامەگەری بێ لە کوردستاندا. بۆیە دەستوریش ئەگەر بە هەر شێوەیەک بنووسرێ ئەگەر بەشێک بوو لەو ململانی سیاسی کە ئەمڕۆ لە کوردستاندا هەیە بێگومان ناتوانێت ئەو چەترە و ئەو کۆکەرەوە بێ. ئومێد دەکەم پرۆسەی نووسینەوەی دەستور کە ئێستا لە ئارادایە بە شێوەیەک بێ کە ئەو چەترە فراوانەی بکە هەموو خەڵک خۆی لە ژێریدا بدۆستەوە ببینێت و لایەنە سیاسەکانیش با بڵێن ئەو بەرپرسیاریەتە گەورەیە هەڵگەرێن کە دەستور وەکو خۆی جێبەجێ بکەن. من پێم وایە ئەگەر پرۆسەی نووسینەوەی دەستور بە میکانزمی تەندروست و بە میکانزمی باشدا تێپەڕی دەکرێت ئەو فعلەن ئەو کۆکەرەوە بێ کە هەموو لایەنە سیاسیان کۆ بکاتەوە و بەشێک لەو قەیرانە کەمتر بکاتن. بەڵام بۆ ئەوەی ئەمە نەمێنێ بەڕاستی لایەنە سیاسیەکان پێویستیان بەوەیە کە جۆرێک لە متمانە لە نێوان خۆیاندا بنیاد بنێن و لە ئەساسی ئەو متمانەیە کار بکەن. ئەگەر هاتوو هەڵبژاردن بۆ سەرۆکی هەرێم کرا لە باشووری کوردستاندا پێ دوایە هەموو لایەنەکان بەشدار بنتیایە؟
بەڕاستی ئەم پرسێشتا ڕوون نییە لەبەر ئەوەی دەستورمان تا ئێستا دەستورمان نییە بە عملی و یاسای با بڵێن سەرۆکایەتی هەرێم ئێستا پرسێکە لە پەرلەمان قسەی لەسەر دەکرێت بۆ هەموارکردنەوە بۆ کاتەکەشی بەڕاستی کاتەکەی کە کاتی ویلایەتی سەرۆکی ئێستا هەرێمی کوردستان لە 20 مانگی هەشت کۆتایی پێدێت بۆی ئەمە پەیمانێ نە کاتەکە نە یاساکە نەبوونی دەستور هیچیان ئەو زمینە نارەخسێنێن کە لەو ماوەیەدا هەڵبژاردنێک بۆ سەرۆکایەتی هەرێم بکرێتن بۆ سەرۆکی هەرێمە بەستم تەحدیداً بۆیە دەبێ پەرلەمانی کوردستان دەرفەتێکی تر یان مەخرەجێکی تر بۆ ئەم پرسە بدۆزێتەوە چونکە نەماوە کە بەژەکە وە کۆمسیۆنیش ناتوانای ئەوە نییە لەو ماوەیەدا ئەنجام بداتن بۆیە من باوەڕ ناکەم لەو ماوەیەدا وە دوای ئەو تا 6 مانگی تریش زمینەیەکی وە چ لە ڕۆی با بڵێن عملی کە کۆمسیۆن و پێداویستی عملیەکانن چ لە ڕووی سیاسی و مەسلەی دەستورە بێتە ئارەوە کە هەڵبژاردنێکی تر بۆ سەرۆکایەتی هەرێم بکرێت. بەڕای جەنابە پرسی دەستور و پرسی ئەمۆرکردنەوەی سەرۆکایەتی هەرێم یەک پرسن یا دوو پرسی جیاوازن؟ دوو پرسی جیاوازن بەڕاستی لە ڕاستیدا دوو پرسی جیاوازن بەڵام زۆر جاروا هەز دەکەن با بڵێن لایەنە سیاسیەکان وەکو یەک تعاملەکانیانیش بە هەوڵ دەدەن دەستور بخەنە پرسی ئەوەی کە پرسی هەڵبژاردننی سەرۆکایەتیان بە عکسەکەی من پێم وایە ئەمە ڕاستە ئەگەر دەستورمان پەسەند کرا لەلایەن خەڵکەوە ئیتر بەڕوونی بۆمان دیار دەبێت کە سیستەمی سیاسی لە وڵاتی ئێمەدا چۆنە و پرسی سەرۆکی هەرێم چۆن مەعاملەی لەگەڵ دەکرێت بەڵام کە تا ئێستا کە دەستورمان نەبایە بەڕاستی ئەم جۆرجار ئەم دوو پرسە بەیەکەوە دەبەسرێنەوە و هەروەکو ئەوەی حتى هێنانەوەی با بڵێن دروستکردنی ئەم لوژنە بەم درەنگانەیە من پێم وایە بەشێکی پەیوەست بوو بە کۆتایی هاتنی ویلایەتی سەرۆکی ئێستای هەرێم. کاک فەتاح زۆر سوپاس دەکەم بۆ تەواوی ڕوونکردنەوەکانت. سوپاس بۆ ئێوەش سەرکەوتەوە.